بەناوی خوای بەخشندە و میهرەبان موژدا دەدەینە سەرجەم دەرچوانی بەشی تاقیگەیی هەم زانکۆیی هەم پەیمانگایی شەمەی داهاتوو بەرواری 21/1/2023 خولێکی تر بە ناوی MHL کلاس 2023 بە ستاندەرێکی پێشکەوتوو بە کۆمەڵێک کادیری پێشکەوتوو بە کۆمەڵێک مامۆستای زانکۆی لێهاتوو لە بواری پراکتیک و تیۆری دەینە خزمەتی جەنابتان ئەو کۆرسەش لە تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی بە شێوەیەکی ئەکادمی لە خزمەتی تاقیکارانی خۆشەویست دەبێت. بەڕێزانم پرسیارێک لە هزری زۆربەی تاقیکاران دروست دەوێت بۆچی نەخۆشخانەی میهرەبانی بەشی تاقیگا هەڵدەستێت بە کردنەوەی خولی تاقیگەیی کە ساڵانە بە ئەرکمان زانیوێت دوو جار بیکەینەوە. بەڕێزانم ئێمە دەزانین لە زانکۆ حکومیەکان و لە زانکۆ ئەهلیەکان چەندەها بەشی جیاواز هەیە بە ناوی بەشی تاقیگەیی. بەڵام کاتێک کە خوێندکار کاتێک کە قوتابی کاتێک کە خوێرخواز دەردەچێت پێویستی بە سیستەمێکی یۆنیفۆرم هەیە، پێویستی بە سیستەمێک هەیە کە بتوانێت وزەی تاقیکار بەیەک ئاراستە بکرێت. بۆیە لە تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی خولەکانی تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی هەڵدەستێت بە ئاراستەکردنێکی ڕاستەڕێ بۆ کاری تاقیگەیی لە هەموو مەیدانەکانی پراکتیشی تاقیگەیی هەم لە تاقیگەی گشتی کە بەشی هیماتۆلۆجی و سیرۆلۆجی و بایۆکیمستری و پەرەسایتۆلۆجی و بەکتریۆلۆجی دەگرێتەوە، هەم لە تاقیگەی مۆلیکولەر کە ئەکستراکشن و ڕەنکردنی سامپڵەکان دەگرێتەوە و هەم لە هیستۆپاسۆلۆجی لاب. کەواتە بەڕێزان بۆ ئەوەی لە داهاتوودا سیڤیەکی بەهێزت هەبێ، بۆ ئەوەی لە داهاتوودا هەڵی کارت هەبێ، بۆ ئەوەی لە داهاتوودا ببێ بەو تاقیکارەی کەوا جێی سرنج بێت لە کارەکانی تاقیگەیت پێویستە خۆت ئامادە بکەی بۆ خولی تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی کە ئەو خولە کۆتایی پێهاتووە واتە ژمارەی وەرگران ڕاوەستاوە. هیوادارم خۆت ئامادە بکەی بۆ خولی هاوینەی تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی. لێرەوە بەڵێن دەدەین کە بە ئەرکێک وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی زانستی بتوانین بەشداربوو بە شێوەیەکی ئەکادیمی فێری سەرجەم تێستەکانی تاقیگەی بکەین بە هیوام تیمێکی نوێ و کۆمەڵێک بەشداربووی بەڕێزی تر لە خولی داهاتووی هاوینە بەشداری ئەو خولانە بن. هیوای سەرکەوتنم بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست.